من سڵاوتان لێبێت دنیا عادلم لە تەندروستی بەیانی 24 ئەم جارە هاتوین بۆ سەردانی پزیشکی پسپۆری ڕاستکردنەوەی ددان و جوانکاری ددان کە ئێژە دکتۆر کارزان عەلی ڕەشیدە. دکتۆر گیان سڵاو لێبێ و زۆر سپاس بۆ میواندارێکت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامە جوانەکەتان. دکتۆر گیان پێمان بڵێ ڕاستکردنەوەی ددان چییە؟ طبعا ڕاستکردنەوەی ددان بریتە لە ڕێخستن و ڕێکاری دانەکان و ڕیسکردنیان بە شێوەیەکی تەندروست و داخستنی دانەکان بە شێوەیەکی تەندروست. دکتۆر پێمان بڵێ ڕاستکردنەوەی ددان چەند جۆری هەیە؟ ڕاستکردنەوەی دان دوو جۆری هەیە. ڕاستکردنەوەیەکمان هەیە بە شێوەی جوڵاوە، یعنی نەخۆشەکە توانێت لە دەمیکات و لایەباتەوە، ئەوش بۆ هەندێک حاڵەتی تایبەت بەکارەهێنرێت. بەڵام ئەو ڕاستکردنەوەی کە زۆر باوە ناو خەڵکە ڕاستکردنەوەیەکی فیکسە بڵێن جێگیرە کە ئەویش لە ڕێگەی چەند براکێتێک و تەلێکەوە دانرێت لە دەمی نەخۆشەکە و چارەخوازەکە پاش ساڵێک یاخود ساڵ و نیوێک نەتیجەی ڕاستکردنەوەکە ئەبینێتەوە. دکتۆر پێمان بڵێ لە چه تەمەنێکەوە گونجاوە ڕاستکردنەوەی ددان ئەنجام بدرێت؟ طبعا ئێستا بەپێی ئەوەی کە بڵین پزیشکانی پسپۆی ڕاستکردنەوە لە سەی ڕێکەوتن باشترین تەمەنی لە دوای 7 ساڵەوەیە کە ئەویش ئەو کەسانە سەردانی پزیشکەکەیەکەن بۆیان دەرەکەوێت کە ئایا ئەم کەسە تەنها دانەکانی خوارە یاخود ئێسکەکەی خوارە. چونکە ئەگەر دانی خوار بوو ئەو کاتە کەمێک تاخیرەکرێت تا تەمەنی 12 ساڵ و ئەوانە بۆ ئەوەی ڕاستکردنەوەی جێگیری بۆ بکرێت و پاش ماوەیەک نەتیجەکەی ئەبینێتەوە. بەڵام ئەگەر ئێسکی کێشەی هەبوو بە تایبەتی ئەمە زۆر گرنگە لە مناڵە لە دوای 7 ساڵەوە ئێوە بۆهۆی ئەشعەیەکی تایبەتەوە ئەتوانین بۆمان دەربکەوێت کە ئایا کێشە و گرفتەکان لە شەویلگەی سەرەوەیان شەویلگەی خوارەوەیە. لەو حاڵەتە ئەتوانین ئێمە بەهۆی ئامێرێکی تایبەتەوە کە لە ناو دەمیدا ئەندێ زۆرجار بە دەموچاوی و ئەبەسرێتەوە بە شەوا دائەنرێت. طبعا لە سەعات بڵین نۆی شەوە هەتاوەکو بڵین حوتی بەیانی یاخود هەشتی بەیانی بەلایانی کەمەوە بێت 10 سەعات بۆ 12 سەعات و ئامێرە لە دەموچاو بکات بۆ ئەوی شەویلگەی ڕاست بکرێتەوە. چونکە ئەگەر لەو کاتا شەویلگەی ڕاست بکرێتەوە ئەو مناڵە دوای ئەوەی کە لە گەشە ئەوە سێ پێویستی بە نەشتەرگەری نابێت و لە تەمەنێکی زۆر کەمە ئەتوانرێت چارەسەری بۆ بکرێت. باشە دکتۆر پێمان بڵێ گونجاوە بەشێک لە خەڵک بۆ ئەنجامدانی ڕاستکردنەوەی ددان لە تەری ددانەوە پەنا ئەبەنە بەر ڕێگایەکی دیکەی ڕاستکردنەوەی دان؟ طبعا پرسیارەکە زۆر جوانە. زۆر کێشە و گرفتە ئەو کەسانی کە بڵێن دانەکانیان خواریتیایە بۆ ئەوەی ریزڵتێکی خێرا و جوانێکی خێرایان پێبەخشێت پەنا ئەبەنە بەر هەندێک ڕێگەی تر لەوانە بۆ منە تاشینی دانەکان و کورتکردنەوەیان و کردنیکی بەسەریانە کە بەڕاستی ئەمە ڕێگەیەکی زۆر هەڵەیە پاش ماوەیەک خراپەکان و ماکەکانی دوای ئەو دروستکردنی کیف و دانە بە خۆیان ئەبینن کە کێشە و گرفتێکی زۆر گەوریان بۆ دروستەکرێ و دوای ئەوە کە ئەوەشیان بۆ کرا ئێمە جارێکتر ناتوانینەوە ڕاستکردنەوەکەیان بۆ بکەین. باشە دکتۆر هیچ پێشکەوتنێک هەیە لە بواری ڕاستکردنەوەی ددان؟ سپاس بخوا ئێستا پێشکەوتنی باش بەرچاوە ئێمە ئەو کەسانی کە سەردانی کلینیکەکەمانەکەین لە ڕێی جیازێکی تایبەتی سکانەرەوە کە قاڵبێکی دیجیتاڵیە ئەتوانین پێشوەختە قاڵبی دەمی نەخۆشەکە بگرین ئەو کەسانی کە کێشە و گرفتیان هەیە لە خواری و ناڕێکی دانەکانیان پاشوی کە قاڵبەکەمان بۆ کرد لە ڕێگەی سوفتوەرێکی تایبەتەوە ئەتوانین هەر دەست بەجێ ریزڵتی کۆتاییان پێنیشان بدەین کە ئەخرێتە سەر شاشەیەک و نەتیجەی کۆتایی پیشانە دێنڵین دانەکان بەم شێوەی لێرە کۆتاییە. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر، زۆر سپاس بۆ ئێوەش.